کە ئێستا چاوی زۆرێک لە کۆمپانیا بیانیەکان و عنی لە وڵاتانی دەرەوەنەوەی بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنانی خۆیان بکەن بەڵام ئێمە دەپرسی ناخۆی ئێمە ژینگەی بازرگانیمان هەیە ڕەهەندەکانی ئەم ژینگەیە لە هەرێمی کوردستان فەرهەم کراوە کۆمپانیایەک ئەگەر بێت بێتە هەرێمی کوردستان بۆ بەرهێنان بکات ئەو ئاسانکاریانە چین کە پێویستە کات بۆی ئەنجام بدرێت چەند کۆمپانیا ئێستا لە هەرێمی کوردستانە هەن کارەکانیان زۆر باشیە و بەردەوامیە ئەو کۆمپانیانی کە دێنێرە ئەو گرێبەستانی لەگەڵان ئەنجام بدرێت بە پێ و ژینگەی کە هەیە گرێبەستی دایمیان لەگەڵاکریان گرێبەستی کاتی ئەمانە دەکەینە پرسیار و ئاڕاستی میانەکەمان یەکەین زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری کشتی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دکتۆر گیان بەخێر بێ ڕۆژێکی نوێت باش دکتۆر گیان سڵاو لێ بۆ بەیانی باش بەخێر بێ سەرچاوە دکتۆر کە باسی ژینگەی بازرگانی ئەکەین کۆمەڵک ڕەهەندێتە پێشەوە ژینگەی بازرگانی زیاتر مەبەست لێی چییە بۆی خەڵک تێبگا مەبەستمان چییە و تەوەری باسەکەشمانە بێگومان بەڵێ سپاس بۆ ئەم فرسەتە کە پێتان داین بۆ ڕوونکردنەوەی هەنێ ئەو لەو خاڵانەی کە ڕەنبێکم گرنگ بێ بۆ هەموو هاوڵاتیەکی لە وڵاتیاژی تەبەن ژینگەی بازرگانی وە پیشەسازی چکە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە لە ساڵی 1960 دروست بووە کارەکات لە سنووری پارێزگای سلێمانیە بۆ ئەوەی کە بتوانێت بازرگانی و پیشەسازی لە حدودی ئەم سنوورە ڕێک بخات بە شێوەیە کە بتوانێت بەشداریکە لە بنیادانی ئابووری محافزەی سلێمانیا و تەبەن ئێمە بەشێکین لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی کوردستان کە بارەگاکی هەولێرەوە هەروەها هەر لە کۆنیشەوە بەشێکچین و لە زال تا ئەمڕۆ لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق کە تەبەن بەقەڕەکەی بەغایە و مانگانە و کوبوونەوەکەین بۆ گەڕانەوە بۆ پرسیارەکەی بەڕێز ژینگەی بازرگانی ئەوەیە کە خۆتان بەڕێستە نەزانن دوو سێکتەر هەیە لە هەموو عالەما سێکتەرێکی گشتی و سێکتەرێکی کەرتی تایبەت تەوەن لە زۆربەی زۆری وڵاتانی عالەما سێکتەری کەرتی تایبەت زۆر گرنگە بۆ بەپێی ئەو حاڵەی کە لە ساڵی نەوەیەکەوە دروست بووە گشت عالەم بەگشتی ئیتیمامی بە سێکتەری تایبەتدا لە زۆربەی زۆری وڵاتانە ئەتوانم بڵێم سێکتەری تایبەت لە ساڵ هەفتای ئابووریە سێکتەری عام ئەو پەڕەکەی لە ساسی بێ لای خۆمان چۆنە لای خۆمان بەعکسەوەیە ئەتوان بڵم سێکتەری ئەوانی کە مۆزەفن لای حکوومەت ئیشەکان بەربێکم خۆی لە حدودی لە ساڵ هەفتا لێبە ئەوەی کە ئیشی خۆیەکە لە ساسیە بەس تەمان لەم ڕقەمانە بەداخەوانێ خۆتان نەزانن لە عێراق بەگشتی ئێمە ئابووریکی دقیقمان نییە چونکە زۆر کەسەیە ڕەنبێکم ناچار بێ دوو ئیش بکە یا زۆر سێکتەری ڕێخستنی سێکتەری ئابووری بەگشتی بەڕاستی ئیشێکی گرنگە کە ئەبێت حکوومەت و هەموو لایەنەکان تەرکیزی لەسەرکەن بۆ پێی کە بژێوی خەڵکی لەسەرە تەمان بۆ ئەوەی خەڵک بتوانێت و کەرتی تایبەت ئیشکات ئەبێ ئازادی بازرگانی هەبێ ئەبێ ئازادی کارکردنی هەبێ و هەروەها دەوڵەتیش بە پێی توانایە بێت تەبەن ئەو سێکتەرانە ڕێخا بێ و پشێوی دروست نەبێت ئەتوانم بڵێم لە ڕووی ئازادی کارکردنەوەوانێ لە هەرێمی کوردستان ئەتوان بڵێم لە پێشەوەی وڵاتانی هەموو جیهانی بۆ چکە کەس دەستی لە کەس نەگرتوویکی ئیش نەکات ڕەمێکم زۆر کەس نەزانێت بەڵام لە زۆر وڵاتانی عالەمە ئەگەر تۆ بتوێت ببی بە سایق تەکسی ئیشی خۆ بکەیت ڕەنبێکم زۆر قورس بێ نەتوانی بیکەیت هەبێ سەرمایەکی زۆر گەورە هەبێ مۆڵەتەکەی زۆر گران بێ لە وڵاتی ئێمە چەندین خول ببینی چەندەها خول ببینی چەندەها تاقیکردنەوە ببینی خۆشبەختانە لە وڵاتی ئێمە لەو مەجالانە کاراسانێکی زۆر کراوە زۆر ئیشێکە ئینسان هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک دەتوانی بیکە ئەوە شتێکە لە خاڵە جوانەکانی بەڕاستی وڵاتی ئێمە بەڵام لە هەمان کاتە ئەمە کافی نییە بێت دەوڵەتیش ڕۆڵی خۆی ببینێ لە ڕێخستنی ئەو ئیشانەیە مەسەڵەن کە یەکێک ئیشێکە کات مەسەرەن لە هەرج مەجارێکی پیشەیە بێ ئەبێت هەنێ مەرجی تیا بێ بەڕاستی بێ هەنێ مواصفاتی تیا بێ بۆی زەرەر نەکەوێت لە خەڵکەکە و مستهلک بە شوکی عام و هەروەها ئەو کەسی کە ئیشەکە کات ئەبێ مافەکانی پارێزراو بێ بۆ نمونە معنای ئەوە نییە تۆ سایقی تەکسیبی یا سەرتاشخانەیەک دابنی یا ئاراژگایەک دابنیت هیچ کەسێک ئیتیمان بۆ نایات کە تۆ زەمان و تەقاعودێکی هەبێ کە خوا نەخواستە تووشی حادیسەیەکی سیارەبی یا تووش شتێک بیت هیچ زمانێکی لە پشتەوە نەبێ من نقطەیەکە ڕەنبێکم سەرەکی بێ بۆ دەرخستنەوەیکەوە دامێخوا سێکتەری کەرتی تایبەت ئەتوانێت گەشە و نماکە ئەگەر بە شێوەیەکی عاقلانە و زیرەکانە بە پێویست ڕێکخرابێ ئەگەر لە هەموو عالەمە حکوومەت هەڵ نایە دەورێکی زۆر ببینێ لەو ڕێخستنە چکە بەپێی مەبدەی ئازادی بازار خۆی سربەخۆ ئازادە بەڵام بە کەمترین حد دەوڵەتیش ئەبێت پشتی پیشەوەران بگرێت بازرگانان بگرێت ئەو جهتانە بگرێت ئەتوان بڵێم لەو ڕۆ بەداخەوانێ هینێکی زۆرمانماوە بۆ هاتنەوە سەر پرسیارەکەی بەڕێز ژینگەی
بازرگانی پیشەسازی و ئابووری بە عام لە کوردستان ناتوانین بڵین ژینگەیەکی زۆر چاکە چکە ئازادیکی زۆری دابین کردووە نەک بۆ خەڵکی وڵاتەکەەوە بۆ خەڵکی بیانیش بەڵام لە هەمان کاتە دوای 5 ساڵ 10 ساڵ لە ئیشکردن چ مافێکی هەیە بەسەر چه ئەساسێک تۆ مەسەرەن بڵین باجێک لە هەموو عالەمێکی لە مەبادی باجەوەیە نسبەیەک لەو ئەرباحانی کە تۆ دەستی دەکەیت بیتەوە بە حکوومەت شێکی زۆر تەبیعیە ئەگەر ساڵێک تو ئیش نەکەیت ناتوانێت بەڕاستی باجی لێ بسەندێت چونکە ئیش نەکردووە تەرقی وایە تۆ زەرەرەکەیت لە وڵاتێکی و کەنەدا فەرزەن ئەگەر زەرەری کردبێت حکوومەت باجی ساڵی پێشووتر بۆ گەڕێنێتەوە بۆ بەردەوام بیت یعنی بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە زۆر شتێکی تەبیعی کە ئینسان باش بات کە حکوومەت باجی خۆی کۆکاتەوە بەڵام ئەوێت تەمان لەسەر مەبدەئی مساوات ولەسەر مەبدەی عەدالەت ولەسەر مستەوای ئەوەی کەوە مەساجێکی هەبێت کە بۆ پاراستنی کەرتی تایبەتە لە مەودای دوورە بۆ ناتوێت خەڵک تائینکرد شتێکی زۆر تەبیعیە شتێکی زۆر ڕەمێکم باشیش بێت بۆ لە مەودای دوور و درێژە خەڵکەکە هەتا خەڵک سەربەخۆبی ئیشی سەربەخۆی خۆی کە بە شێوەیەکی ئازادی و بە شێوەیەکی ئابووری وڵات بەهێزەکە بەڵام لە عین کاتە کە تۆ وەزیفێک نەی بە خەڵک لە عین کاتی شابێت ژینگێکی بۆ دابینکەی کە بتوانێت کارەکەی بەردەوام بێتیا و بیکە بە بژێوی بۆ خۆی بۆ مستەقبەلی ماڵەکانی و لە هەموو حاڵەتێکا زمانی شەکی هەیە باش دکتۆر ئاماژەت بۆ کرد کە بە خۆشحاڵی و ئێمە ژینگەیەکی لەبارمان هەیە بۆ بازرگانی کردن ڕەنگە زۆربەی کاتیش وڵاتانی دیکەش ببینرێت کە بێتە ناو هەرێمە و بازرگانی تێدا بکرێت هەڵدراوە کە باڵانسێک ڕابگیرێتەوەی کە ئەگەر کۆمپانیەکانی جەرەوە هاتە نێو هەرێمی کوردستان و بازرگانیان کرد باڵانسێک هەبێ حەقی ئەو بازرگانانەی لای خۆمان نەخورێت تاوەکو دواتر ئەوانش گلەیان نەبێ بڵێن ئیشەکانی ئێمە ڕەنگە کۆمپانیایەکی دەرەوە ئەنجامی داوە ئەم باڵانسە ڕاگیراوە نەخێر یەکەم یاسای ئیستثمار لە عێراق یاسای ساڵی 2004 کە لە کوردستانیش بە هەمان ساڵ یاسایەکی ئیستثمارمان دەرکردووە و کە لە ساڵی 2006 چاپیاخشانەی پێکراوە ئەو یاسایە گە سێری بکەیت شتێکی زۆر عەجیبی تایە شتێکی زۆر سێری سەمەرەی تایە کە لە عالەمە شتیوانیە کە من لە کۆنەوانێ بەڕاستی باسم کردووە ئەوش ئەوەیە مەبدەئی یەکسانی لە نێوان بازرگانی ناوخۆ و دەرەکیە لە هیچ وڵاتێکی عالەمە نەبوو تۆ خەڵکی وڵاتەکەی خۆ بە چای هەمان چای بێگانە سێبکەی یعنی لە هەموو وڵاتەکە کە تۆ جنسی وڵاتەکەت هەبێ ئەفزەڵێتی هەبێ تۆ کەی پەنابەی بۆ یەکێکی بێگانە بۆ سێکتەرێکی دیاریکراو بۆ کاتێکی دیاریکراوە لە هیچ وڵاتێکی عالەمان نەبوو تۆ دەرگاکە بکەی تاوانێ بۆ هەموو جیهان من 20 ساڵ لە کەرتی تایبەت لە ئەوروپایشم کردو شتیوام نبینیوە لە فەڕەنسا ژیا و شتیوام نبینیوە بێگانەیەکی وڵاتێکی ئەوروپی تر وەکو ئەڵمانیش بێ ئەو بۆ سەربەستی و ئازادی لە کوردستانە هەیە بەڕاستی ئیشکە وەکو لە ملاحەزەی یەکەم ئاوتم بەڵێ ئازادیەکی زۆر هەیە بەڵام ئازادیەکە ئەبێت ئەو ئازادیە یەکەم بە یەکەم ڕەهەند خەڵکی وڵاتەکە خۆی ئیسپادی دەکات شتێکی زۆر تەبیعیە گەر پێویستمان بە دەستی دەرەکی بێت بە زانا و توانای دەرەکی بێت پێویستمان بە ڕەسمالی دەرەکی بێت ئەبێت حدودی بۆ دابنرێت لە حدودی پێداویستیە و بۆ ماوەیەکی پێویست ئێمە نابێ شانازی بۆ بکەین ژمارەی کۆمپانیای بێگانی چەنە لە کوردستانە چونکە ئەمە هەتا ژمارەکە بەرز بێت تۆ معناوی خۆمان اعتیمادمان لەسەر خۆمانی و هیچمان پێ ناکرێت ئەبێ بە عەکسەوانێ مەحاولەکەینەوە عەدەدە کەم کەینەوانێ بێت تەنها لەو سێکتەرە مەسەرەن بۆ نمونە سێکتەرێکی تەکنۆلۆژیای گرنگ هەیە ئێمە خۆمان ناتوانین بیکەین یا مەسەرەن شتێکە داهێنانی تایە شتێکی زۆر تەبیعی بیکەین بۆ مەرجانە و بۆ شروطانی کە حکوومەتی هەرێمە بە خۆی داین. باشە دکتۆر سەلام بۆ تەجمیعەکانی ژەمە هەر ڕاستە بۆ نمەیسە کۆمپانیایەکی زلی وەکو ئەپڵ لە چین پارچەکان تەجمیعەکە بەڵام بە دەستی کاری چینی لەبەرەی کرێکار ڕەنگە لە ئەمریکا زۆر بێ و باجاکەی زیاتر بێ و لە چینەوە دەیکات و مۆبایلەکان دەکات دەستی من و تۆش کوردستانیش بیری لەوە کردوتەوە بۆ نمونە ئەگەر وا بیر بکەینەوە کۆمپانیایەکی ناڵێم ئەپڵ هەر کۆمپانیایەکی تر بێ تەجمیعەکی بێنینەوە کوردستان بەڵام مەرجەکەی وادانین دەبێت کرێکاری ناوخۆی تیایدا کار بکات نەک بیانی بۆمە ناتوانین سوودەکە زیاتر وەربگرین. بازرگانی یەکێ لە صفاتی بازرگانی پیشەسازیەوەیە کە ئەبێ ئینسان واقعی بێتایە باش ئەوێ سەیری وڵاتەکەی خۆ بکەیت چیتیا و چیتیانە و چ شتێک هەرزانە چ شتێک گرانە ئادەم سمێت 400 ساڵان پێش کتێبێکی نووسیوە ثەروەت الئومەم باسیەوەکە هەموو وڵاتێک هەموو ملەتێک ئەبێت تەخەسوسی هەبێ بەپێی ئەو قودراتانی کە هەیەی ڕاست من پێم سێرە دوای ئەوەنە سەدە لە کوردستانە ئەوە ڕاستپاردەکانی ئادەم سمت کە کلاسیکێکە لە ئابووریا ئیسپات ینی جێبەجێ نەکەین بۆ نمونە
دەستی کار لە کوردستانە گرانە لە چاو هەموو منتەقەکەیە ئەوی دەستی کار بێ کرێکار گرانە بەلایەنی کەمەوە 400 دلاری ببیتێ لە وڵاتەکانی دراوسێدا زۆر لەوە هەرزانترە هێوەشە پەنابەینە بەرهێنانی هەندێک کاری بیانی تۆ ناتوانیت ئێرە بکەیت لەم زروفێرە بە سێکتەرێ بۆ پاریتیان نییە ئیسیفادەی لێ ناکەی هیچ شەریکەیەکی عالەمی نایە لێرە شت کۆکاتەوانی شت دروستکە گرانێکەوەی لەسەری تۆ مەسەرەن بۆچی وڵاتی کوێک و تورکیا زۆر سەرکەوتووە لە خەیاتە و لە قات و لە جلوشتیوە چونکە دەستی کار لێ هەرزانە بۆ بۆ مارکاتی گەورەی وەکو ئەدیداس و پوماوانە ڕۆم بۆ پاکستان و بۆ بەنگڵادیشوانە چونکە دەستی کار لێ هەرزانە بەس نایە لە فەڕەنساوە بکات نایە لە ئەڵمانیەوە بکات نایە لە تورکیاوە بکات نایە لە عێراقەوە بکات چونکە زەرەرەکات لەبەرەوە بێت تۆ واقعانە سەیری شتەکەکەیت ئەو سێکتەرانی کە تۆ مەبەستە ئەبێ بزانین مەبەستە لێ قازانجە نامەبەستم ئەگەر لەو مەبەستی لە قازانج بێ نابی بیکەی بەڵام کەرەتی وا هەیە مثلەن لە سێکتەرێکی تایبەتە بۆ هەنێ ڕەهەندی سیاسی بێ ئەمنی بێت ئابووری بێت ئیجتیماعی بێت ئەبێ لە وڵاتەکەی خۆتا دروستیگەی لەبەرەوە وەکو چۆنڕێت ئەبێت لەو کاتە حکومەت دەعمی ئەو سێکتەرەکە ئەو فەرقی کە لەبینی دەستی کاری یۆنانە یا تورکیا و کوردستانایە حکومەت دەعمی کا مەسەرەن زەریبەی لەسەر کەم کاتەوە لەسەر ئەو سێکتەرە بۆی بتوانێت شتەکە دروست کا بۆی بتوانێت ئەو سێکتەرە ینی گەشە و نما بکات لەم خاکەیە کە بڵێن دەستی کاری تیا گرانە مثلەن تۆ نەوت و کارەبا و شتیوا و گرانە لێرە لە وڵاتێکی کۆرانە هەرزانترە تۆ مەسلحەتی لەوەیە ئەو شتەی کە مەسەرەن کارەبای زۆریوێت تاقەی زۆریوێت ڕەنێکم لە وڵاتێکی کە بیگەی لە وڵاتەکەی خۆتا چیەکەیت لە وڵاتەکەی ئێمە ئەتوانی بڵێن بۆ نمونە لە کشتتوکڵە تۆ کشتتوکڵە بێت تەژیەکەیت نەک چونکە قازانجیتیە هیچ قازانجیتیانە نەدەوڵەت بۆ دەوڵەمەە بێت نە خەڵکەکە بۆش دەوڵەمەە بێت بەڵام ئەمە ضرورەتێک و حتمێتێکی ئەمنی غیزاییە بێت تۆ سەربەخۆ بێت دەمە لە وڵاتێکن 16 ساڵ لەژێر حەسارا بوو لە وڵاتێکین چەندها تەجروبەی پیا ڕۆشتووە لەبەرەوە حکومەت ئەبێت تەژیعی وەکو وڵاتی یابان تەشجیعی کشتتوکڵ کات نەک بۆی قازانجیتیاوە نەما چکە عێلاقی بە چەمکی ئەمنیەوە هەیە بۆ وڵاتەکە باش دکتۆر بازرگانان ئازادن لەوەی کە چ بوارێک هەڵ ئەبژێرن بۆی کە بازرگانی تێدا ئەنجام بدەن یاخود فلتەرێک هەیە کە یاخود چاودێرێک هەیە کە بەسەریانەوە بە پێی پێویستی ناوچەکە ئەو بوارەی کە بازرگانی تا ئەنجام ئەدرێت بۆیان هەڵبژێرن یاخود بۆیان دیاری بکەن ئەمە چۆنیە چاودێر بەسەر بازرگانەوەوانێت تەنها ئەو خەڵکەیە کە شتەکەی لێکرێ مستەهلیکە ئەگەر شتەکەی بەدڵ بوو لێ ئەکڕێ ئەگەر بەدڵی نەبوو دایخ ینی ئەمە خۆی بۆی وتم لە ئابوووریە و لە بازرگانی پیشەسازیەکی لە کارکتەرەکانی ئەوەی کەشتێکی واقعیە زەرام هەیە لە مەسەرەن فڵامە شوعەکەم زۆر گەورێ فەشە لێنێ چکە خەڵکەکە پێی باش نییە لەوانەیەکێکیکە شتێکی زۆر سادە و بەسی دەگا نمونەمان زۆرە لەوانەیە نەجاحەت بێنێ یعنی خەڵکەکە تەوقعشی ناکە خۆی لە بازرگانیە و لە پیشەسازیە ئەوەی کە هەیە ینی نقطەیەک هەیە مێ تەرکیزی لەسەر بکەم ئابووری و بازرگانی و پیشەکان هەر ئەوەنێ ئینسان بژێوی خۆی تیا دابینکە و شتێکی تەبیعی شتێکی مەشروع هەموو خەڵک ئیلتیزاماتی مادی هەیە بەڵام ئەبێت حکوومەتی هەرێم و هەروەها جامعات و معاهد و بە معهدە ئامادەیە بچووکەکانمانەوە بە چاوێکی بەداخوانی بە چاوێکی هین سەیری ناکەین ئامادەی سەناع و زراعە و تیجارەیە ئیشکردن لەو مەجارانە ئەبێت حەزیشی تیابێت ئینسان ئیبداع ئەمە ژیانی خۆتە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ لە سێکتەرێکە بەکارێنەبی حەزی لێبێ تۆ حەزی لە دارتاشیشتێکی زۆر نابێت ئێمە چاومان بەز لەوە بێت ئاعتیبار دابنین بۆ شەهاداتی جامعی کە تەنها ئاعتیماد دەکاتە سەر بەکارهێنانی فکر و معریفە وانە مابێت قیمەت بۆ وشانە دانین کە بە دەست دەکەوێت لە هەموو عالەما وایە لە هەموو عالەماوی کە ئیشێکی کارەبایی بکە یا دارتاشی بکە یا بۆروچێتی کات لە ڕووی ئابوووریەوانی حاڵەتی زۆر باشە و لەلایەن مجتەمع احترامێکی زۆری گیرێ ئەمە شتێک نییە ینی بێقیمەت کرێت بێبەها کرێت لە مجتەمعێکی ینی بەداخەوانەیە لە مجتەمعاتی خەلیجیوانەیە ئەو شتانە بێبەها کراوە ئێمەش لەواچێ بەو غەڵەتەیە بڕێن کە قیمەتی وشانە دانێنێ کێکێ نانەوەیە لە گەڕەکەکەتە نانەکات قیناکە بۆ بژێوی خۆیتی بەستۆ بێک و هونەرمەندێکی سێریکەیت محاوەلاکات جوانترین نانێباتێ دارتاشێکە هەچ کەسێکە ئیشەکەی چەند بەسیت بێت خۆی لە هۆیان هونەرمەندە لە فەڕەنسیا پێوترێ ئارتیزان لە ئارتەوە هاتووە لە فەنەوە هاتووە کابراکی فەنانە زەرام هەیە لە ئەوروپا ڕەنبێکم بڵم 10 ساڵ دارتاشیە خوێنێ بۆی دارتاشێکی لێ دەرچێت کە بتوانێت قوبەی شوێنێکێک و نۆتردام چاکاتوانێت ئێمە بێتیمان بۆ بین ئێمەش پێویستمان بۆ شوێنانەیە ئێمەش پێویستمان بە خەڵکی بەهرەمەند و بە هونەر ئەمانە هەوڵ هەیە دکتۆریان ئەمانە هەوڵ هەیە
بەداخەوە نەخێر چکۆمە لە کولتوری ئێمە زیاتر بەداخەوانێڵێت هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی نەهێشتێکی پندێکی جوانە بۆ ئێمە بەڕاستی ئێمەدامە خوا سێری ناوی زلەکەین و هیچ شتیانی محتەوایەکی نییە بۆ نمونە تۆ ڕەنبێکم پێویست بۆنە جامعە نەبێت لە کوردستان نەکراتەوە ڕەنبێکم پێویست بە ئەعدادیاتی مەهەنی بێ تۆ پێویست بەوەیە ئەعدادیات بکەیتەوانەیە کە لە مەجارە سێکتەرە جیاوازەکانە توانایی خەڵک پێشخەن ئەمە خەریجمان زۆرە خەڵکی زیرەکمان زۆرە لە سا 60 خەڵکی عێراق لە خوار عمری 25 ساڵەوە ئەمانە ئەم پێشمان بە عددێکی زۆر هەندێک وڵات زۆر جێگەی دڵخۆشی ئەو تەمەنە لە خوار 6 ساڵەوە ئەوەندە تەمەنت زۆر بێت بەڵام بۆ ئێمە وەتەمایی نەکبەتی و ئەمە سەرمایە باشترین سەرمایە کە وڵاتێکی وەکو ئەمریکا و ئەوروپا بەغیریمان پێ ئەو سامانە قیمەتی خۆمان بۆدا قیمەتی خۆیمان بۆدا نەناوە پێی نازانین و بە هەدەرە ڕوا خەڵکەکە سەری لێشەوە گەنجێتی قەت گیرروگرفت و مشکلە نەبوو بۆ هیچ وڵاتێکی جیهان بەعکسەوە سەرمایەکە کاتوانی جوانترین ئیستثماری تیا بکەیت کاتوانیت پلانی بۆ دانەی لە 10 ساڵ لە 20 ساڵی داهاتوە بتوانیت منافسەی زۆربەی زۆری وڵاتەکان کەیت تۆ جیلێکی هەیە بەڕاستیەکەی هەمووی فێرکراوە کە ژیانە بێ بە قەڵەم و قاغەز بیوە بەڕێوە یا بە بۆین باخۆ بیباتە سەر نەخێر ئینسان ئەتوانێت هونەرمەند بێت ئینسان ئەتوانێت ئیش لە دارتاشیاکە ئینسان ئەتوانێت خشتی کاشی دابنێت ئیشان ئەتوانێت باخێکی وەکو باخە جوانە دابنێت با شوێنێکی ڕاوێژکاری هەر بۆ چاکردنی باخی ماڵەکان چیتایە بۆ یاخکردنی ماڵەکان بە شێوێک بۆ یاخکردن لای ئێمە وەکو کرێکاری سیرەکەین بۆ یاخکردن فەنە لە وڵاتانە کە یەکێک دیوارێک ماڵێک شوێنێک بینەکە بەشێکە لە دیکۆراتی ماڵەکە ئەو ئیشانە بەڕاستی بێمە قیمەتی پێبین بژێوی خەڵکە باسی سێکتەری ئابووری کرد ئێمە و سێکتەرانە نابێ ئیهمالکەین ئەبێت چاومان لەسەری بێت ئەبێت تەشجیعیکەین لە هەموو ڕێوەکەوانی باشە وەکو دوایین پرسیاری من لەو وڵاتانی کە بەکاربەرین ئێمە پێمانەوترێت وڵاتێکی بەکاربەر ئەوەندەی بەکارێنین ئەوەندە بەرهەمهێن نین کۆمپانیا بیانیەکان چەندە سوود لە وڵاتانە وەردەگرن کە تەنها وڵاتێکی مستهلک و بەکاربەرن لە سەداسەد چکە بەڕاستی ئەم بازاڕی کە لە عێراق بووە لە 2023وانەیە ینی چاکترین هەل بووە زۆربەی زۆری وڵاتانی عالەمی سیفادانی کردووە بە وڵاتی خۆمان نەبێت کاتێمە کە باسی ژینگەکەکەین ژینگەکە بۆ وان فەراهەمە بۆ خۆمان نییە ئەوەی بۆ خۆشمان تا ڕادەیەک فەراهەم بووە ئێستا قسەی حەقکە ینی وەزعی ئابووری خەڵک زۆر بەرز بۆتەوانێت شکر بۆ خوا هیچ شتی کێشێکی جانیە سوالەکە ئەوەیە ئەگەر تۆ ویستت مەسەلە لێمە لە 2034 و 56 کە بدایی پرۆسی بینا دروست کرد و بەزم ڕزمشتیوا بوو تۆ بێجارێ پێش هەموو شتێکەوە مەسەلەن معمەلی خشتی کاشی دانایە معمەلی شوشە دانایە بۆ پارەکە نەڕاتە دەرەوە تۆ شت پاش و پێش ناخرێت تۆ پێشەوەی بیناکە دروستکەیت ئەبێ مستەلزەماتی بیناکە لە وڵاتەکەی خۆتا دروستکەیت یعنی ئەو شتا کە تۆ زانی پرۆسێکی هەیە بای ئەوە ملیار سەرفەکەیت لە مەجای بینایە ئەو نەملیۆن سەرفەکان بۆی معاملەکەشی لە وڵاتەکەی خۆما بێ هەم خەڵکی وڵاتەکەی خۆم ئیشەکە هەم پارەکەی بۆ خۆمە هەم ئەسوڕێتەوە پارەکە لە وڵاتەکەی خۆمان سوڕێتەوەنێ ئێمە بەداخەوانێ بەو ئابووری ینی لە سیاست و لە جەنگ کەمتر نییە ئەوەی کە ئابووریە بە بەڕێوانێ ینی لەم قەرنە و لەم سەدا جەنگی حەقیقی کە توی بینیت لە بینی ئەمریکا و لە بینی سینایە جەنگێکی ئابووریە بەڕاست زۆر لە جەنگی سار قورستر و بەهینترە بڵێن بەڵام ئەسان لاوانی هەستی پێ نەکات چکوانی کە ئیکەن لەژێر لەسەر کورسی مێز دانیشتون و شتەکە لە دوورە بە ڕقم ئەبن بەڕێوە بەڵام ئابووری پێویستی بە پلاندانانە پلاندان پێویستی بە ئامارەکە و چەند ورتر بێ تۆ سیراحی چەکی باشتری پێ بۆ دابینکردنی ئابووریکی بەهێز بە وڵاتەکە دەستەکانە خۆش بێت دکتۆر سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سوپاس بە ڕوونکردنەوەکانە زۆر جوانشی کردەوە بە هیوای ژینگەی کە باسمان کرد کە هەیە ئەوە کە دووسێ ژمارە و داتایی وت کە بەڕاستی جێگەی دڵخۆشیە هەم لە ڕووی توانستی گەنجەوەکەمە لە خوا 6 ساڵەوە زۆرترین ژماری گەنجمانەیەکە بۆ هەندێک وڵات هەر بەدەست ئەم بابەتەوە دەناڵێنێت ئەویستە داواکەن کە هەندێک جار هەندێک گەنجشی پێ خەڵەتێنن لێرەوە گەنجە کۆچەکە بۆ وڵاتی تر بەم بابەتە دەی خەڵەتێنن و هیوادارین دەستی کاری ناوخۆیی هەرزان کرێ بۆ کۆمپانیا بیانیەکان نەک لەسەر حسابی بژێوی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت و لە هەمان کاتیشدا وەکوتی ئەوەندە ژینگەکەمان لەبارە هەموو کۆمپانیایەک دەتوانێت بێت لێرەوە بەرهێنانی خۆی بکات بەڵام بەپێی پێوەرەکان و ستاندارەکانی هەرێمی کوردستان دووبارە سپاس بۆ تۆ